خۆشتان نەزانن ڕێژەی ئاو بۆ شاری سلێمانیش بۆ هەموو گەڕەکانیش دابەزیوە. ئەو زانکۆی سلێمانیش یەکێکە لە هەرە زانکۆ گەورەکانی هەرێمی کوردستان و نزیکەی 24 بۆ 25 هزار خوێنکاری هەیە. لەناو ئەمانشان نزیکەی 7,000 خوێنکار نیشتەجێی بەشە ناوخۆیەکانی کەمپی نوێیە کە ئەکاتە چەند گەڕێکێکی شاری سلێمانی و ئێمە لەگەڵ بە ڕێبەرایەتی ئاو پێمان ڕاگەیاندون بۆمان ڕوونکردنەوە خۆشیان سەردانیان کردووە کە پێویستە زانکۆی سلێمانی بەردەوام ئاوی هەبێ بۆ ئەوەی ئەم کێشەی کەم ئاوای دروست نەبێ کە بەداخەوە چەند جارێک خرایە خشتەوە کێشەمان بۆ دروست بوو و ئێستا بە سوپاسەوە بەڵێنیان پێداوین کە ئەم کێشە چارەسەر کراوە بەردەوام زانکۆی سلێمانی ئاوێ بێ و ئەو گرفتانشی کە لەم چەند هەفتەی ڕابردووە دروست بۆ پەیوەندی بە دروستکردنی ئەو یەکتر بڕە تازەوە هەیە کە لای باخی بەختیاری دروستەکرێ لە ئاڵوگۆڕی ئەو بۆریە ئاوانەی کە لە نزیکی پردەکەن بۆتە هۆی شکانی بۆری خۆتان نەزان هەچ کاتێکیش کە بۆریەک بشێت حاڵەتێک لەو بابەتانە دروست بێ بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ناچارە ئاو ببڕێت لەو بۆریە هەتاکو چارەسەریەکە.